الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. إيمان داران سلامي خواهي قورتان لسر به. ئێمەی مرۆڤ و ئینسان لەم سەرزەمینە کە ئەژین و ژیان بەسەر ئەبەین بە تایبەت مسلمان و ئیمانداران و باوەڕداران شوێنکەوتوانی حەزەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم چ لە خۆشیە بن یا لە ناخۆشیە بن، خوای تەبارەک وتەعالا هەمووی ئەگێڕێ بە ڕەحمەت و سۆز و بەزەیی و نیعمەت بۆ عەبدەکانی خۆی بە تایبەت مسلمانان و ئیمانداران. ئاینی پیرۆزی ئیسلام نیعمەتێکی زۆر گەورەیە بۆ ئێمەی مسلمان و ئیمانداران. خێر و خۆشی ڕوومانتەیەکە، سپاسگوزاری پەروەردگارین لەسەر خێر و خۆشیەکان. ئەوە خوای تەبارەک وتەعالا ئیکا بە نیعمەت و ئێڕژێنێ بەسەرمانە و پێمان ئەفەرمێت وسيجزي الله الشاكرين. خوای تەبارەک وتەعالا پاداشتی سپاسگوزاران ئەداتەوە. وە کاتێک نیقمەت و ناخۆشیەک و عەزابێک، نەخۆشی و ناخۆشیەک ڕوو ئەکاتە مرۆڤی مسلمان و ئیماندار، سەبر و ئارامی لەسەر ئەگرێ، ئەوە هەم نیعمەتە بۆی، خۆشگوزرانی قیامەتە بۆی، ڕەحمەتی پەروەردگارە بۆی، چونکە خوا فەرمێت ئینەما یوەفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب. کاتێک کە ئارام ئەگرێ لەسەری، خوای تەبارەک وتەعالا ئەی کاتە پاداشت بۆی، کەواتە نیعمەتە. چ خێر بێ و خۆشی بێ، چ ناخۆشی و تاڵی بێ، بۆ مسلمان و ئیماندار ڕەحمەتە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو عەزەمەتیە ڕوو ئەکاتە ئیمانداران ئومەتەکەی، ئەفەرمێت عەجەبا لأمر المؤمن إن أمره كله خير وليس ذاك لأحد إلا لمؤمن إن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء صبر فكان خيرا له. پێغەمبەری خوا فەرمێت سەرم سوڕ ئەمێنێ لە کاروباری ئیماندار و مسلمانان. بەڕاستی هەموو کاروباری مسلمانان خێر و خۆشی و نیعمەتی پەروەردگارە. ئەمەش بۆ هیچ کەسێک نییە ئیلا بۆ مسلمان نەبێ، بۆ ئیماندار نەبێ، بۆ ئەوەی نەبێ کەواڵێ لا إله إلا الله محمد رسول الله لە دائیرەی ئیسلام و بازنەی ئیسلامایە. پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر خێر و خۆشی ڕووی تێکە، سەبر و ئارامی لەسەر ئەگرێ، ئەوە خوای تەبارەک وتەعالا ئیکا بە خێر و بەرەکەت بۆی. خوای تەبارەک وتەعالا پاداشتی ئەداتەوە لەسەر سوپاسگوزاری لەسەر نیعمەتەکانی. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم. ئەگەر ئێوە سوپاسگوزار بن بۆتان زیاد دەکەم. سوپاسگوزاری بە وتە و ئاکار و گوتار و قەول و عەمەلە بێت کە تۆ لە ساحەی ئیسلامدا لە ژیانی خۆتدا بیسەلمێنی سوپاسگوزاری لەسەر نیعمەتەکانی پەروەردگار، ئەخێر و بەرەکەتە بۆت. و هەروەها ئەگەر ناخۆشیەک ڕووی تێکردی، تاقیکردنەوەی پەروەردگار لە نەخۆشی، لە کۆسبکەوتن، لە زەرەر، لە سووتان، لە ماڵوێران بوون، لە هەر زەرەرێک لای تۆ زەرەرە، بەڵام لای خوا نیعمەت و ڕەحمەتە، تۆ نازانی. پێغەمبەری خوا فەرمێت ئەوەی تۆ بە زەرەری ئەزانی، ئەو ناخۆشی و ئەو کۆسبکەوتن و زەرەرانە، سەبری لەسەر بگرە، ئارامی لەسەر بگرە. خوای تەبارەک وتەعالا ئەیکا بە نیعمەت و ڕەحمەت بۆت، ئەی کاتە کەفارەتی گوناه بۆت، ئەی کاتە ڕەفعی دەرەجات بۆت. وەکو جمعەی ڕابردوو لە باسی خێر و بەرەکەتی نەخۆشین و سەردانی نەخۆشینە ئاماژەمان پێکرد کە بەڕاستی سەردانی نەخۆش ئەوەندە خێر و بەرەکەتی تیا بێ کە ئینسان هەمیشە لە ڕەحمەتی خوا بێ، ئینسان بەوە بەڕاستی بەهەشت بەدەست بێنێ، مەلایکە دوعای بۆ بکە، سڵاواتی لەسەر لێبدا، ئەبێ نەخۆشەکە خۆی چەندێ خێری بگا، ئەبێ نەخۆشەکە خۆی گوناهی بەسەرۆ نامێنێ، ئەبێ نەخۆشەکە لای خوا چەند گەورە و پیرۆز بێت. چونکە لە حەدیثێکی قودسیە واریدە و هاتووە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو چۆن ئەو هەموو حەدیثەی لەسەر فەزلی سەردانی نەخۆش ئاماژە پێکردووە، بە هەمان شێوە حەدیثێکی قودسی ڕیوایەتەکە. طبعا حەدیثی قودسی ئەوەیە کەوا فیما یەڕوی عن ڕەبهی، کە پێغەمبەری خوا لە خوداوە ئەگەڕێنێتەوە بۆمان، حەدیثەکە صەحیحە.
پێغەمبەری خوا فەرمووی يا ابن آدم مرضت ولم تعدني قال يا ربي كيف أدعوك وأنت رب العالمين أفمي خوابه عظمتي أفرميت أين وكاني آدم من نخوش كوتم نهاتن بولام عبد كانوا وكاني آدم الله پروردگارا تو چون نخوش أكوي تو رب العالمين تو خالقي شفاو نخوشين بدستوه تو چون نخوش أكوي خواهي پروردگار فرمي قال أما علمت أن عبدي فلانا مرض فلم تعده أما علمت أنك لو عدته لوجدتني عنده أي نازاني عبدكم بندكم نوكاني آدم فلان عبدي منا خوش كوت بلام تو سرت لي ندا زيارتت نكرت سردانت نكرت نازاني كاتك واتو سرداني أود بكر دايا من لويبم من لفنا أوابم من الله أودو زيوا طبعا رحمته ثوابه أجره پاداشتی پروردگار نك خودی ذاتی پروردگار لوجدتني عنده يعني لوجدت ثوابي وأجري لك أجر پاداشتی من رحمتي من لوابو بويا پیغمبر فرمید إنسان لا نخوش غرق رحمتي پروردگار بيت جاز إذا نخوش ويستان كاتك نخوشك سردانك أوند خيري تيابك تو لناو رحمتي خوا غرق بي خوا لقلت بيه خواهي تبر لطفي بيه لقلتا أبي خودي نخوشك چن قورة بيه لاي پروردگار چن ريزدار بيه چونك خوا لاي أو نخوشايا خواهي تبر تعالى بهوي نخوشك ودايتي بسر وتاقيكاته ومادم صابر وشاكر صبري لسرقري خوا هميشه لقل أو نخوشايا بأوي كا قناهي بسر ونمينت توش كأو فضل ودسك بهوي سرداني نخوشك ويا كواتا أما أجر پاداشتەکانە بەهۆی ناڕەحەتیەکانەوە کە دەستی ئینسان ئەکەوێ دەستی مرۆڤی مسلمان ئەکەوێ ئازیزان و خۆشەویستان بۆیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمایشتێکی فەرمێت نعمتان مغبوب فيهما كثير من الناس الصحة والفراغ پێغەمبەری خوا فەرمێت صلى الله عليه وسلم دوو نیعمەت هەن زۆر کەس بەڕاستی فریوی خواردووە و زەرەری خواردووە تایە ئاگای لێی نییە یان نازانێت ئەو دوو نیعمەتە چەند گەورەیە زۆرێک لە خەڵکی فيهما كثير من الناس مغبونة زەرەرمەندە نازانێت جاهلە لەو دوو نیعمەتە زۆرێک لە خەڵکی الصحة والفراغ صحة و عافیت لەش ساغی کە عولەما و زانایان ئێمە فەرموویانە بەڕاستی الصحة تاج على رؤوس الصحاء تاجێکە بەسەر لەش ساغانەوە هەزار حەکیم ئەندازەی دەدەدارێک نازانێ بەڵام ئەو صحة و عافیەتە کە بە تۆوەیە ئەوە تاجێکی زێڕینە پەروردگار دایەتی بە تۆ چی بۆ لای نەخۆش حکمەتی ئەوەی کەوا جگەر لەوەی ئەجر پاداش دەسەکەوێ بۆ ئەوەی بچتەوە بە خۆتە جەبەڕوت و قووەت و هێزی خۆت وات لێ نەگا فریوددا بزانی ئەوی ئینسانە تۆی ئینسانی ئەو نەخۆشە تۆ ساغی هەردووکتان لە تاقیکردنوان بچیتەوە بە خۆتە یاخی نەبی طغیان پەیان نەکەی نەبی بە نەمرود و فرعون تۆش بڵێ خوایە هەزار جار سوپاس بۆ تۆ کە لەش ساغی داوە بە من کە منت ساغ و سەلامەت کردووە نەک لە پەنا نەخۆشەکە دڵی بە خۆیان بچێتەوە لە دڵی خۆتە یار بەینی خۆت و خوا دوعا بکە ئینسان کە لەکی ساغ بێ عیبادەت نەکا لە زەرەرە ئاژی ئەمە حەماقەت و بێعەقڵێت و لە ڕووی جەنابتان ئەگەر بەڕاستی دەستی بەتاڵ و عیبادەت نەکا کە دەستی گیرا بێ ئیش و کاری بێ کاری و کاسبی بکە عیبادەتە نان بۆ مناڵەکانی پەیاکە عیبادەتە بەڵام لە کاتێکا لەشی ساغە و صحەت و عافیەتێ و دەستی بەتاڵە عیبادەتیش ناکە فەرمانەکانی خوا جێبەجێ ناکە ئەمە بەڕاستی زەرەرمەندە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئاگاتان لێبێ لا تزال قدم عبد يوم القيامة حتى يسأل عن عمره فيما أفناه وعن علمه فيما فعل وعن ماله من أين اكتسب وفيما أنفق وعن جسمه فيما أبلاه رواه الترمذي پێغەمبەری خوا بەردەوام لە ڕۆژی قیامەتە هەردوو پێی عەبد جوڵەی نییە ئەملاولای نییە وەستاوە ڕاوەستاوە لە حوزوری پەروەردگارە حتا پرسیاری لێنێک لەبارەی چوار شتەوە لەبارەی تەمەنیەوە لە چییە ئەم تەمەنە جوانە خوا پێیدا سەرفی کرد لە عیبادەتە
لە چاکە لە خێرە یا لە تاوان و مەعسیەت و لە خیانەتە. و هەروەها عیلم و زانستێکەوە خوا پێی داوە ئەم عیلم و زانستە لە چیا سەرفی کرد، بۆچی بەکاری هێنا؟ بۆ کاری باشە یا بۆ کاری خراپە و ئیفسادی عەقیدە و بیرباوەڕی خەڵکی، ئیفسادی ئەخلاقی خەڵکی، تێکدانی منهەجی پەروەردگار. ئەو عیلم و زانستە مەسئولی لێی پرسیارت لێ ئەکرێ. ئینجا لەو ماڵ و سەرۆد و سامانەی من ئەینە ئیکتەسەبەهو، لەکوێ پەیای کرد، چۆنی پەیای کرد، چۆنی نابەیەکەوە، چۆن دەوڵەمەند بوو و لە چیا سەرفی کرد، پرسیاری لێ کرد. بۆیە فەقیر بە 500 ساڵ لە پێش دەوڵەمەند ڕاتە باشتەوە. بۆ چونکە پرسیاری کەمترە لەبارەی ماڵ و سەر و سامانەکەیەوە، بەڵام دەوڵەمەند سەرمایەدارەکان مەسئولین خوا جارە پرسیاریان لێکات لەبارەی ئەو ماڵەوە پەیان کردووە، حەڵاڵی پەیان کردووە، زوڵمە یان حەقی خۆیەتی یان خوێنی خەڵکیە، ماڵی خەڵکیە. ئەگەر لەما دەرچوو ئیمتیحانی دووەم ڕووی تێکە، ئەم ماڵە حەڵاڵە نابەیەکەوە حەڵاڵی خۆتە، بەڵام لە چیا سەرف کرد؟ لە چیا سەرف کرد؟ لە باشایە لە خراپە، لە تاوانەیە لە مەعسیەتە. اینجا پرسیارت لێکرێ لەبارەی ئەو جسمە جوانەوە، ئەو سیحەت و عافیەتەوە خوا پێی داوی لە چیا سەرف کرد؟ لە عیبادەت و چاکە یا لە تاوان و گوناها؟ خوا پەنامان با. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشترا فەرمێت: إن أول ما يسأل عنه يوم القيامة يعني العبد من النعم أن يقال له ألم نصحح لك جسمك ونرويك من ماء البارد. رواه الترمذي. أفرمت إن أول ما يسأل عنه يوم القيامة لباري نعمتكانه، وكنت شلون لباري عبادته كم جاء برسالة لباري نيو شوية، لباري قتل قتاله جنايته كبرسالة لك كم جاء لباري قتله، لباري نعمتكانه كبرسالة لك لروشي قيامته. خوا برسالة وتليك أفرمت ألم نصح لك جسمك، آية جسمك ساغ وسليمان بتونا دا شيت بيكر شلون بكارتينا. ئایا ئێمە لە ئاوی سارد و سازگار ئێمە تۆمان تێر ئاو نەکرد؟ چۆنت بەکارێنا؟ ئازیزان و خۆشەویستان، کەواتە نیعمەتی لەش ساغی، ئەو نیعمەتە گەورەیە کە زۆرێکمان بەڕاستی تا نەخۆش نەکەوین نازانین بەڕاستی قەدری عافیەت و صحەت. بۆیە هەمیشە و دائم ئەم پێغەمبەرە نازدارە ئەوەندە قەدری صحەت و عافیەتی لابووە، دعای کردەوە پاراستنی: اللهم عافني في بدني، اللهم عافني في سمعي، اللهم عافني في بصري، لا إله إلا أنت. أما دعاء پیغمبر خوابوا صلى الله عليه وسلم: اللهم إني أعوذ بك من زوال نعمتك وتحول عافيتك وفجأة نقمتك وجميع سخطك. أما دعاء پیغمبر خوابوا: اللهم إني أسألك العفو والعافية في الدنيا والآخرة. پیغمبر خوا قدری زانیوە تۆش فێرەکە قەدری صحەت و عافیەتی لابێ، نەک نەخۆش بکەوی بڵێ ئای خۆزگایە لەو کاتی ساغ و سەلامەتیە بمتوانایە عیبادەتم باش بکردایە، خێر و چاکم چاک کردایە. خۆی نەخۆشین بۆ مسلمان بۆیە ڕەحمەتە، چونکە مسلمان ئەچێتەوە بە خۆیە، هەست بە زەرەکانی خۆیەکە، دەرس وەرئەگرێ، وانە وەرئەگرێ لەوەی کەوا بەڕاستی ئەو هەڵانە کردوی تۆبەی لێ بکە، و ئەگەر چاک بووە نەڕاتەوە سەری. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئومەتەکەی ئاوا فێرەکە. ئازیزان و خۆشەویستان، سەردانی نەخۆش تۆ ئەکاتە ئوستاز بۆ خۆت، دانیشگا و مەدرسەیەکە بۆ تۆ کە تۆ قەدری سیحەت و عافیەت بزانی. وەکو چۆن نەخۆشین خۆی دانیشگایە کابرای نەخۆش دەرس وەرەگرێ، تۆش کە سەردانیەکەی بە هەمان شێوە دەرس وەرەگری، فێرەبی. بۆیە سیحەت و عافیەت تاجێکی زێڕینە بەسەر ئەوانەی کە ساغ و سەلیمن. بۆیە پێغەمبەرە فەرمێت لە فەرمایشتەترا: من أصبح منكم آمنا في سربه معافى في جسده عند وقوت يومه فكأنما حيزت له الدنيا بأسرها. رواه ابن ماجه. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: هەر کەسێک لە ئێوە بەیانی کردەوە بە ئەمن و ئەمان و ئاسایشەوە، بێگرفت، بێترس، بێخەو، بێکێشە، بێترس لە ئەولاد و خۆی و ماڵ و منداڵی، لە وڵات و نیشتیمانی، هیچ ترسێکی نەبوو، ئەمن و ئاسایش. معافا فی جەسەدی، جەسەدێکی ساغ و سەلیم، نەخۆشی تیا نەبوو، کێشەی نەبوو، نانی ئەو شەو و ڕۆژەی هەبوو،
أو دنيا وما في دنياه أو به، فكأنما حيزت له الدنيا بأسرها، دنيا همه أو به، دنيا وما في دنيا. بويا حكماو أهل تجربة إيما ودباو زانايان إيما فرميانا براسي صحة وعافية لشساغي وأمن وأمان وآسايش بو إنسان لها تسردو سامان باشتر بو إنسان أواني كباريان هي وماليان هي بمليار دولار أدن يكدق صحة وعافية بو بقرتوا، يكدق قوة هيزيان بو بقرتوا، قنجيان بو بقرتوا. ليت شباب يعود يوما فأخبره بما فعل مشيبو. الروجل الروجان قنجي وصحة وعافية قراوة بيم أدا هوالم بيدا وخبرا بيدا بيري نخوشين چن راحتي چن بيتاقة تكردوم بلام ليت بو تمناك بو آواتك ناتدي. ليت شباب يعود يوما قنجي قراوة بلام نا قريتوا چند والله من هيا بمليار دولار سرقا بو صحة وعافية قنجي قوه يزغي جاراني بلام بوي نا قريتوا بوي نا قريتوا بوي فرصته حياتت عمرت جيانت قنجيت صحة وعافية فرصته لبردمتا فريو نخوي بدستيوا بيغمبري خواه من نخلتي أو صحة وعافيته فريوت ندا قنجي جواني فريوت ندا لخوايا أخيت نكا چونك دعاي هشتك دادت نادا هشتك سركوتوت ناكا توباك يقريتوا بلام وقت أوينك قنجيك بقنجي قرابيتوا وقت أوينك لصحة وعافيته كابرا عبادة دي كردبيت خواه قابل اللي يخوشبون اللي يخوش بيه بلام درجة ومقامك أو قنجنية بقنجي عبادة دي كردوا وقت أو كسنك لصحة وعافيته خواي ناسيوا لخوايا أخي نبوا كاتك تو لخوايا أخي بوي ظلم تكر تاوان تكر إفساد تكر أو لصحة وعافيته قنجي وقيمي قنجي قوتا لسجداب وبرردقال لدعاء وبرردقال بوي أما التوفيري هي لقلتوها بوي أما لتو باشترا منزلتي لتو باشترا لتو بايدارترا. عزيزان خوش ويستان كواتا يمي مسلمان كأمتي وبيغمر ناس دارين هموش تكمان نعمته رحمته لسايو لطفي پروردگاروا كبهو او بيغمر داتي بأيما چونك بيغمر فرميت اما بس بو امتي منه لبر منه وبو امتي منه بكسي ديري نداوه خير بيت الرقمان هتشاك ابو مان شر بيت الرقمان كفارة دي قناع ورفع درجات ابو مان. يا ربي خويا ملاك ما خوش بي ولا قناع ما خوش بي خويا عاقبة ما خير بيري يا ربي خويا نتبارينا صحة وعافية ما زيادكي يا ربي خويا أمن وأمان ما زيادكي أمن وآسايش ما زيادكي لبلا وباونا خوشي لا ماندي يا ربي خويا جان لكاتي نارعتي وبلا ومصيبتها خويا لتبارين لماني لا دي كتوش مان وبرو الصبر وآرامان في بخشي يا ربي خويا أنا أشكرنا بين بأدبنا بين يا ربي خويا قدر نعمتك هاي توب زانين يا ربي خويا بإيمان وبمان جينا وبمان لنا وزندو مان كروا يا ربي خويا إصلاح حاضي خومان وخانا ودو مالهم دال مانكا يا ربي خواي اواني داوي دعاء خيران لكردوين اگر نخوشن خواي شفاي عاز وبلان بوبنيرا اگر جيرو گرفتيانه مشاكلانه خواي لتبارينوا ظالم ظلمي لكردون ايش كان قرص خواي ابان اسان كي يا ربي خواي بدر درجه رحمتي اللي بكروا خواي تو درجه داخل زاران درجه رحمتك كيتوا خواي لو انو مش كيتوا يا ربي خواي جيرو گرفتي مشوان شهر سركي يا ربي خواي دجنجان مان بي عاقبتي بيرا كان مان بخير بيري اواني من دال يعني يا اخويا من دال صالحان بري اواني هانو صالحني وطالع اخويا من علي اوانو ايمش صالح كي اواني هانو ونو مفقود اخويا بي كان شات كي توا يا ربي خواي لتبارينوا باراني برحمة ما مبارنا كانوا كاريس مان بوب تقينا يا ربي خوانا أميد مان مكا ما مان مكا ولات مان توشي قاتي وقراني وبيباراني مكا يا ربي خواتو خواكي برحمي يا ما عبدي توين يا ما فقيري درقاي توين پروردگارا محتاج الرحمة توين برحمي خد الرحمن بيبكا عاقبت مان بخير بيرا لسوء خاتمة لا مان دا حسني خاتمان بيبخشا خواه رزق روزي حلال مان با خواه لحرام وتاوان ومعصية باريز داو مانكا خواه لجناد وقتل قتال باريز داو مانكا يا ربي خواه شفاي جست وروحي ئێمە شو تەواوی نەخۆشەکانی ماڵ و خەستەخانەکانمان بە بەتایبەت ئەوانەی داوا دوعای خێران لێکردوین خوایە شیفای عاجل و پەلایان بۆ بنێرە سەبر و ئارامیان پێبەخشە نەخۆشیەکە بکەیتە کەفارەتی گوناه و ڕەفعی دەرەجات بۆ ئەوان و بۆ ئێمەش آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.